بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ ئەم کاتان باش بەخێر بێن بۆ ڕەهەند. ئەوەڵین بەرنامەی ڕەهەند بە میوانداری سکرتری گشتی کۆمەڵە کاک عەبدوڵای موحتەدی دەست پێ دەکەین. بەخێر بێن کاک عەبدوڵا. زۆر سپاس کاک فەرزین، سڵاو بۆ ئێوە و پیرۆزبایی لە بەرنامە تازەکەتان. سپاس وایەوە. کاک عەبدوڵا، لە ماوەیەک لەمە پێش ئێوە سەفەرێکتان هەبوو بۆ دەرەوەی وڵات، ئەمریکای شۆماڵی، خودی ئەمریکا و کانەدا. ئامانجەکان دەستکەوتەکان چی بوو لەم سەفەرە؟ وەڵام بۆ پرسیارە بەستراوەتەوە بە چ کورتیەک یا بە چ دوور و درێژیەک وەڵام بدرێتەوە، بەڵام بەگشتی مەبەستی سەرەکی من لەو سەفەرە بریتی بوو لەوەی کە لە حاڵێکدا هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاڵۆزی و گۆڕانکاریدایە و لەو ناوە خۆشبەختانە کوردی عێراق و تورکیە و سووریا ناویان چۆتە دەرەوە و لە میدیای جیهانیدا باز دەکرێن، بەڵام لەم قۆناغەدا کوردی ڕۆژهەڵات تا ڕادەیەک باسییان ناکرێ، باسییان بە کەمی دەکرێ و پێم وابوو حەقی خۆیان نەدراوەتێ. دیارەوە شتێک نییە من هەر ئەمڕۆ وت بێتم، زۆر جار ئەوە تا لە من بیستووە لە ساڵها لەوە پێشەوە کە ئێمە دەبێ ئەو لاسەنجیە لە خەباتی سیاسی کوردیدا قەرەبوو بکەینەوە و کوردستانی ڕۆژهەڵات بگەێنینە ئەو جێگەیەی کە شیاوی خۆیەتی. لەبەرەوە مەبەستێکی گرنگی من ئەوە بوو لەم بارودۆخە کە خوڵقاوە بە موسبەت بە ئەرێنی بۆ کورد، ئێمەی وەکو کوردی ڕۆژهەڵاتیش بتوانین دەنجی خۆمان لە دنیا بەرزکەینەوە. دوو هەمشت ئەوە بوو بە دوای ڕێککەوتنامەی ئەتۆمی دنیا لەگەڵ ئێران یا کۆمەڵگەی نێونەتەوەیی لەگەڵ ئێران دەمەویست ئەم ڕاستیە بە گوێی دنیادا، بە تایبەتی بە گوێی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و سیاسەتمەداران و نخبەی ئەوێدا بدەم کە گرفتی ئێران تەنها مەسەلەی ئەتۆمیەکەی نەبووە. دیارە من لە هیچ جەیەک دژایەتی ئەو ڕێککەوتنامەیەم نەکرد، چون پێم وابوو هەم ئیمزا کراوە، ئەمەوە لە ئاستی توانای ئێمە بەدەرە، بەڵکو زۆرتر ئەوەم باس کرد ئێستا کە ڕێککەوتنامەی ئەتۆمیتان لەگەڵ ئێران هەیە و ئەو مەسەلە گرنگە کە بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی سەرەکی بوو لەبارەی ئێرانەوە و ئێمەش تێدەگەین، حەقی خۆی بوو بۆ ئەوان سەرەکی بوو، بەڵام بۆ ئێمە وەکو خەڵکی ئێران مەسەلەی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ، مەسەلەی نەبوونی ئازادی، مەسەلەی سەرکوت، مەسەلەی ئیعدامەکان، نەبوونی دموکراسی و گیر و گرفتە ناوخۆییەکانی ئێران گرنگن. لەبەرەوە پەیامی دووهەمی منەوە بوو کە ئێستا کە پرسی ئەتۆمی بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر کراوە، وەختی ئەوە هاتووە دنیا و کۆمەڵگەی نێونەتەوەیی بپەرژێتە سەرپرسی مافی مرۆڤ و دموکراسی و ئازادیەکان و باقی گرفتەکانی تری ئێران لە ناوخۆ و لە ناوچەدا. ئەمە دوو پەیامی سەرەکی من بوو کە ویستم بیگەێنم لەم سەردەمەدا. درستە فەرموون. کاک عەبدوڵا، هەموو شەقامە سیاسیەکانی دنیای ئیمڕۆ ئیسکای ئاخری واشنگتۆن مرکزێکە بۆ تەسلیمگیریە نەهاییەکان تا ئەو شتێکە حاڵی حاضر مۆجودە، یانێ ئەو شتەکە لە دنیای ئیمڕۆ هەست. ئێوە دیدار و دانیشتنی زۆرتان بووگە لە واشنگتۆنە، جاهەتگەر مختلف تا کۆنگرسمانەکانە بە لایەنە جیاوازەکان. کێگەرتاندی دانیشتنەکان چۆن بوو، خۆتان چۆن هەڵگە سەنگێنن؟ چەند جۆر خەڵکمان لەوێدی لە ئەمریکا کۆمەڵێک ناوەندی لێکۆڵینەوە هەن کە بۆ خۆیان پێیان دەڵێن think tank، زۆرتر لەم ئەخیرەدا بە فارسی بە ناوی ئەندیشکەدە تەرجەمە کراوەتەوە. ئەم ناوەندی لێکۆڵینەوانەوە لە ئەمریکا کە زۆربیان لە واشنگتۆنن، بەڵام لە هەندێک شوێنی تریش هەن، ناوەندگەلێکن کە تێیدا پسپۆڕانی سیاسی، ئابووری، نیزامی کۆبوونەتەوە، دیارە بە دیری جیاوازەوە
و بە بواری جیاوازی کارکردنەوە تێیدا کۆبوونەتەوە. زۆرێک لەوانە سیاسەتمەدارانێکن، سیاسەتمەدارانی پێشوون کە تا دوێنێ لە دام و دەستگای دەوڵەتیدا ئیش و کاریان هەبووە، ڕاوێژکاری دەوڵەت بوون، وەزیری دەوڵەت بوون، یاخێر سەفیر بوون، کارمەندانی باڵای وەزارەتی خارجە و اقتصاد و شوێنەکانی تر بوون، یاخێر ئەو پسپۆرانن کە لەم بابەتانەدا کاریان کردو و بە پسپۆریە گەیشتون کە دەوڵەتی ئێستا پێویستی پێیانە. و تەنانەت بەعزێک لەوانە کەسانێکن کە لە دەوڵەتانی داهاتوو کەڵکیان لێ وەردەگیرێ و بە ڕۆڵیان دەبێت، پۆستیان دەدرێتێ. ئەمانە دیارە ژمارەیان کەم نییە، بەڵام بەشێک لەوانە مەشهور و ناونەتەوەین. زۆرێک لەوانە ئەو ناوەندە لێکۆڵینەوانن کە سەرانی دەوڵەتان، کەسایەتیە گەورە جیهانیەکان کە دێن لەوێ وتار پێشکەش دەکەن و ئەم پسپۆرانە، ئەم ڕاوێژکارانە، ئەم کۆنە سیاسەت مەدارانە لە ڕاستیدا لەوێ لە دەوریان کۆ دەبنەوە و پرسیار و وەڵام دەدرێتەوە و لە ڕێگەی ئەوانەوە قسەی خۆیان دەکەن. بۆ ئەوانە گرنگن چونکە ئەوانە دەور و نەقشیان هەیە لە پوختەکردنی سیاسەتی دەوڵەتی ئەمریکا و دەور و نەخشیان هەیە لەوەی سەرجەم نخبەی ئەمریکایی، جا دموکرات بێ یا کۆماری خواست بێ، بەرەی ڕاست بێ یا بەرەی چەپ بێ، لە پوختەکردنی سیاسەت، ئامادەکردنی سیاسەت و پێشکەشکردنی بە ئەمریکا و بە دەوڵەتەکەی و بەوانەی بڕیاردەری سیاسین، ئەمانە لە پێشکەشکردن و پوختەکردنی و سیاسەتە بە بڕیاردەرەکاندا دەوریان هەیە. بۆیە ئەگەر ئەمان لەسەر شتێک ساغ بنەوە بێگومانە و قسە بەجێی خۆی دەگا. بۆیە بەشێک لە دیدارەکانی من و ئەمە ئەوڵجارە ئەو کارە دەکەم. پێشتریش من دیارە کە دەڵم پێشتر من هەر بە 3 ساڵ 4 ساڵ جارێک چوومە ئەمریکا، ئەوەندە نەچووم، 2-3 جارێک چوو بووم، بەڵام ئەم جارەیان بە شێوەیەکی دیکە لەگەڵ ئەوانە کارم کرد. ئەویش ئەوەیە 9 یا 10 لەو ناوەندە لێکۆڵینەوەن گرنگانەی ئەمریکام چاو پێکەوت و گرنگتریش ئەوە بوو کە لە 5 لەوانە من کاتیان بۆ ڕێکخستم کە سمیناری داخراو بدەم، حدودی سەعات و نیوێک کە نیو سەعاتی وتار پێشکەشکردنی من بوو و سەعاتێکیش پرسیار و وەڵام بوو و زۆر جار سەرۆک و جێگر و ڕاوێژکارانی باڵا و پسپۆرانی بوارەکە هەمووی کۆ دەبوونەوە لە ساڵۆنی کۆبوونەوە کە من وتارەکەم پێشکەش دەکردن و لەوێ حازر دەبوون، هەم گوێیان دەگرت و یادداشتیان هەڵدەگرت و هەم دوایە لە پرسیار و وەڵام و زۆرێک بەحس و مناقەشەشی لەسەر دەکرا. ئەمە بۆ من شتێکی تازە بوو تا و جێگەی من بزانم و بە دیدی خۆم دیارە هاوڕێی دیکەشم لەگەڵ بوو لەو کۆبوونەوانەدا، بەڵام سەرجەم پێم وایە ئەو کۆبوونەوانە خۆشبەختانە چاکم بەدەستەوە هات و سەرکەوتوو بوونەوە بەشێکی گرنگ لە کارەکەی ئەم جارم ئەوە بوو. بەڵام بۆ ئەوانی تر کە دەڵم لە 5 یان 6 من لەو سمینارانم پێشکەش کرد، بەڵام ئەوانی دیکەش کۆبوونەوە و دانیشتنم لەگەڵیان بوو، لەگەڵ مەسەلەن 2 کەس 3 کەس لە ڕاوێژکارانیان لە بەرپرسانیان دەهاتن، بەڵام ئەوەی کە ئیمکانی ئەویاندا بە من وەکو کوردێکی ڕۆژهەڵاتی من بە هیچ نەبێ بەشێک لە گرنگترین ناوەندەکانی لێکۆڵینەوەی ئەمریکا من وتار پێشکەش بکەم، سمینار بدەم و ئەوان پرسیار و وەڵام بەکاربێنن و کاتی کافیم بدەنێ و بەڕاستی لەسەرەوە تا خوارەوە بەشی زۆریان دەهاتن بۆ ئەم کۆبوونەوانە بە بڕوای من سەرکەوتنێکی باش بوو. من لە هەموویدا هەر ئەو شریتەم خستۆتەوە سەر دیارە تۆزێک بە زمانی جیاواز، بەڵام لە هەموویدا من هەوڵم داوە دەنجی کوردستانی ڕۆژهەڵات بە ئەوان بگەێنم، پێیان بڵێم کە ئێمە خۆشحاڵین
و بەشدارین و شانازی پێوە دەکەین کە کورد لە ڕۆژاوە سەریان هەڵداوە و وەکو کانگایەکی مقاومەت و بەرەنگاری و بەرامبەر بە تێرۆریزم و ئازادی خوازی لە ناوچەکەدا. خۆشحاڵین بە دەستکەوتەکانی هێزی پێشمەرگە لە کوردستانی باشوور، خۆشحاڵین بە سەرکەوتنەکانی کورد لە باکووری کوردستان و خۆمانی تێدا بەشدار دەزانین. بەڵام غەدرێک کراوە لێرە، پارچەیەکی گەورە و لە مێژینەی کوردستان کە کوردستانی ڕۆژهەڵات بێت نادیدە گیراوە. ئێمە بە ژمارەی دانیشتووان لە کوردستانی عێراق و سووریە بەسەریەکەوە زیاترین. ئێمە ئەوەڵین کۆماری کوردی لە شاری مەهاباد لە کوردستانی ئێران دامەزرا، ناوی وشەی پێشمەرگە لە کوردستانی ئێران سەری هەڵدا. ئەو دەستکەوتانەی ئێمە وەکو لایەنی پێشکەوتن خوازی و ئازادی خوازانایی و ڕزگاری بەخشی بزوتنەوەی نەتەوەیی کوردی کە لە کوردستانی ڕۆژهەڵات هەمانە زۆر پرشنگدارن و زۆریان بوونە نمونە و ئۆلگو ئێستا بەشەکانی دیکە کەڵکی لێوەردەگرن بەخۆشیەوە. ئێمە پێشینەیەکی دوور و درێژی خەباتمان هەیە. ئێمە کۆڵەکەیەکی ئازادی خوازی و دموکراسی خوازی لە ناو هەموو ئێرانیشدا بووین. بۆ دەبێ ئێمە کەم لە سەرمان بدوێن، بۆ دەبێت کەم لەبارەی ئێمەوە بدوێن. دەبێت ئەو مەسەلە لە بەرچاو بگیرێ کە لە ئاڵوگۆڕەکانی سبەی ڕۆژی ئێران کە هەر دەبێ و هەر دەبێ ببێ کوردی ڕۆژهەڵات دەورێکی کاریگەریان دەبێت، نەک هەر بۆ خۆیان وەکو لایەنێک بەڵکو لە دەستنیشانکردنی گۆڕانکاریەکانی داهاتووی ئێرانیش و دنیا و کۆمەڵگەی نێونەتەوی و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نابێ بەرامبەر بەوانە کەم تەرخەم بن. دەئیتر کورد چەند میلیۆنە لە کام ئوستان گەلدەژی و تەبعاً لەوێت دەقیق دەبێ بڵێ، ناتوانانی هەر سکاڵا بکەی یا شیعار بدەیت، دەبێت دەقیق بڵێ گرفتەکانی کورد لە ئێران چییە. ئەوانم بە دەقیقی پێوتون لەباری ئابوووریەوە، لەباری سیاسیەوە، لەباری زمان و کولتور و خوێندن بە زمانی کوردیەوە، لەباری ئیعدامە سیاسیەکانەوە، لەبارەی پرۆژە ئابوووریەکە. هەچەند جالان ناچمە سەر وردەکاریەکەی، بەڵام بە تەفسیل ئەوانە لە پێشدەکاری لەسەر کرابوو. من پوختەیەک لەوانم لە بەردەستدا بووە، بۆیە کە سەمینارم لەسەرداوە هەموو ئەوانم پێ ڕاگەیاندون. ئینجا وەڵامی پرسیارەکانیشم داونەوە بە بڕوای خۆم تا ڕادەیەک ئەوەندەی بۆم کرابێ و لەو چوارچێوەدا کەمان چوو کارم کرد تا ڕادەیەکی باش ئەوانم بە کوردستانی ئێران ئاشنا کردووە و بە گرنگیەکەی و بە ئەهەمیەتێکی. دەی تەبعاً لەو لاشەوە ئەوەی پێ دەڵێن ئێرانی دوای ڕێککەوتن نامە، باسی ئەوم کردووە. ئێرانی دوای ڕێککەوتن نامە یەک گرفتی چارەسەر بووە ئەگەر بوو بێ بە تەواوی، ئەویش داهاتوو نیشاندا، ئەویش گرفتی ئەتۆمیە. بەڵام گرفتەکانی تری ماوەتەوە کە چ لە سیاسەتی ناوخۆیی چ لە سیاسەتی ئیقلیمی و ناوچەییدا ئەوانم مەسەلەن بە تەفسیل لەگەڵیان بان کردو. من خۆم پێم وایە بە بڕوای خۆم ئەمە هەنگاوێکی تازە بووە کە بەهاوێژرێ لە پەیوەند لەگەڵ کوردستانی ڕۆژهەڵات لە ئەمریکادا و پێم سەرکەوتوو بووە. بەڵام بێجگەلەوە دیارە خەڵکی ترم زۆر دیوە، مەسەلەن ژمارەیەک لە کۆنگرسمەن و کۆنگرس و ومانەکانی ئەمریکا و سەناتۆرەکانی ئەمریکام دیوە تقریبەن نزیک 10 لەوانم 10 لە کۆنفرانس و یعنی هەم نوێنەرانی کۆنگرەی ئەمریکا هەم سەناتۆرەکانەوانم دیوە و ژمارەیەکی زۆر زیاتر لەوانە ڕئیس دەفتەرەکانیانم دیوە، ڕاوێژکارە باڵاکانیانم دیوە و ئەوانەی بە سیاسەتی ئەمریکا و واشنگتۆن ئاشنابن دەزانن کە ئەوانە گرنگیان یەکجار زۆرە، چون سەناتۆر و ئەندامانی کۆنگرە لە ڕووی قسەی ڕاوێژکارەکانیانەوە بڕیاری سیاسی دەدەن و لە ڕووی تێگەیاندنی ئەوانەوە حاڵی دەبن لە ڕووداوەکانی ناوچە. هەموو نەکاتی ئەوان هەیە، نەپسپۆری و شارەزایی ئەوان هەیە کە لەبارەی مەسەلەن بڵێن ناوچەیەکی وەکو
ئێمەوە کار بکەن بۆیە بە وردی دەیان بەڕاستی دەیان و دەیان ڕئیس دەفتەری سەناتۆرە گرنگەکان هەر لە مەسەلەن سەناتۆر جان مەککەین کە ڕئیسی کۆمیتەی هێزە چەکدارەکانی ئەمریکایە هەتا سەناتۆر مارکۆ ڕوبیۆ کە یەکێک لە کاندیداکانی ریاسەتی جەمهوری ئەمریکایە لەلایەن کۆماری خوازەکانەوە و زۆرێک لەوانە کێبوون ئێمە بۆ ئامانجمان هەبوو نەدەچین هەموو کەس ببینی ئێمە زۆرتر ئەوانەی کە لە کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی کۆنگرەی ئەمریکا کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی سەنای ئەمریکا کۆمیتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمیتەی مافی مرۆڤ ئەو شتانەی کە مەربوط بوون و دەگەڕانەوە سەر ئێمە دەنابەڵە مەسەن لە ئەمریکا تۆپسی زۆر کەسن لەباری فیلیپینەوە تەخەسوسیانە و کار دەکەن یەک لەسەر چینە یەک لەسەر ژاپۆنە ئەمریکای لاتیناوانە ئیشی ئێمە نەبوون ئێمە هەدەفمان بۆ خۆمان هەڵبژارد بوو کە چێگەل ببینین بۆیە نزیکەی 10 لە سەناتۆر و کۆنگرێسمەنەکانی کە لەم چوارچێوەیەدا کار دەکەن ئەوانمان دیوە و دەیان لە ڕاوێژکارە باڵاکانی ئەوانمان دیوە و هەر کامە بە ئەوەندەی کات و مەجال هەبووە هەر لەو چوارچێوە گشتیەدا دیارە هەر کەم پرسیاری تایبەتی خۆیان و هەبوو وەڵاممان داوەتەوە یا قسەیەکی تایبەت هەبووە یە داخوازیەکی تایبەت هەبووە پێڕاگەیەنین بەڵام سەرجەم لەو چوارچێوە گشتیەدا قسەمان لەگەڵەوانە کردووە دوو کەس لە ناو ئەوانە ڕەنگ بێ گرنگتر بوو بن یەکەن سەناتۆر تێد کروزە کە ڕەنگ بێ ببێتە کاندیدی کۆماری خوازەکان بۆ ئینتیخاباتی نۆڤامبری 2016 ئەمریکا یەکی دیکەشیان کۆنگرسمان ئێدرۆیس سەرۆکی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی کۆنگرەی ئەمریکایە و یەکێک لە خاوەن نفوسترین کەسایەتێک سیاسیەکانی ئەمریکایە لە سیاسەتی دەرەوەدا خۆشبەختانە دیمان و کۆمەڵێک داخوازیمان هەر لەو چوارچێوە سیاسیی کە بۆم باس کردی پێشکەش کرد کە بەخۆشیەوە دەتوانم بڵام هەموویانی قبول کردو دەی دوای ئەوە لەگەڵ میدیا قسەمان کردووە لەگەڵ کەسایەتیەکان قسەمان کردووە لیستێکی دوور درێژم پێ لەوە زیاتر کاک عەبدوڵڵا من بۆ ڕوونکردنەوەی ئەم مەسەلە کە ئەمریکا وڵاتی لۆبیەکانە لۆبی ئیسلاح لە ئێمە ئێرانیەوە ڕۆژهەڵاتی و ڕێزێک شتێکی ئەوە ناڕوونە یانێ وشەیەکی مەنفی تێتە زێهنمان لە سوورەتێکە لە ئەمریکا لە ئاخری 1800ەکانە ئەوایلی 1970ەکانە ڕەواجی ئەوێت یانە تا ئیمڕۆ کە تا ساڵی 1995 قانونێکی بۆ دەرەکەن یانێ ئەوان بە سوورەتی قانونی لۆبی ئەەکەن لۆبیش لە لای ئەوانەوە شتێکی لازمە یانێ موسسەیان هەست بۆ ئەو کارگەرە ئێمە کورد پێم وابێت تازە دەستمان پێ کردگا تاواجێکێشە کە خۆم شناختم هەست لە ئەمریکا کوردەکان لۆبیەکەن بەڵام فرەتر حیزبی نەوە کورد وەک لایەنی کوردی ئێوە جەلسەیەکیش ئەوێ کۆنفرانسێکەوێ لە پێم وابێت لە ئەمریکا ئێوە لە کۆنفرانسەکەی مشارەکەتتان بووگە بە نوێنەری کوردستانی تیا حکوومەتی هەرمی تیا ئەبێت پێم وابێت ئێوە لێ دانیشتنتان ئەبێت ئێوە چۆن ئەبینن ئایا قودرەتی لۆبیگەری کوردی لێ دەروێ وڵات بە تایبەت لە ئەمریکا چۆن ئەبینن یارە قسەی جەنابەت باست کرد ڕاستە یەنی لە ئەمریکا لۆبیگەری یەنی کردنەوەی ئەو دەواازەی ئەو دیدارانەوە باسم کرد یا قسەی چاک بۆکردن و گەیاندنی پەیامی ئێمەمانان بین یا هەر بەشێکی خەڵکی دنیا بن بە لایەنی پەیوەندیدار لە ئەمریکا گەیاندنی پەیامەکان کردنەوەی دەواازەکان ڕێکخستنی ملاقات و دیدارەکان هەوڵدان بۆ تەسیردانان لەسەر شێوەی دەنگدانی سەناتۆر و کۆنگرسمەنەکان یا دەوڵەتی ئەمریکا ئەوانە کارێکە لۆبیگەریە لە ئەمریکا شۆڵە شۆڵی قانونیە نەعیبەیە نایاساییە
بۆیە حتممەوە بێگومان جێ ئیسیفادە لێکردنیشە بۆ کورد بەڵام لە زۆرێک لە دنیا و بە تایبەتی لە ئەمریکا هەموو شتێک بە پوڵە و بە پارەیە و ئێمە بەداخەوە ئەوەمان نییە یا زۆر کەممان هەیە ئێمەی کوردی ڕۆژهەڵات و ئەمن بەش بە حاڵ خۆم لە کۆمەڵێک ڕێگە بۆ ئەوە کەڵکم وەرگرتووە 10-15 ساڵە خەڵکی جۆرا و زۆر دەبینم پەیوەندیەکانم لەگەڵ ڕاگرتوون ئاشنایەتیەکانم لەگەڵ ڕاگرتووە ڕنگ بێ وەختی خۆی کە ئاشنایەتی و پەیوەندی لەگەڵ کەسێکدا دەمەزرێنی و ڕایدەگری ئەو وەختە ئینسان بیر نەکاتەوە ڕۆژێک بەکاردێ بەڵام سەرنجام لە کۆمەڵێک لەو ئاشنایەتیانە و لەو کەسانەی لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بووم لە هەمویان کەڵکم وەرگرتووە و دیارە وردەکاری زۆرە ڕنگ بێ پێویست نەبێ لێرە باسی بکەین بەڵام مەجموعەن ئەو دەرگایانم بۆ کراوەتەوە ئەوەی کە دیارە هێشتاش پێم کەمە ئەوە بەڕاستی سەرەتایەکە لە سەرەتایەک بەدەر هیچ نییە ئێمە دەبێ یعنی بیچەسپێنین لە مێشتی دەوڵەتی ئەمریکا سیاسەتمەدارانی ئەمریکا میدیای ئەمریکاییدا وە جیهانیدا نەکتەنە ئەمریکاییش دەبێ سکاڵای خۆمان داخوازیەکانمان بوونمان ویستمان دەور و نەخش و کاریگەریمان چییە بە تەواوی بتوانین بیچەسپێنین ئەم هەنگاوەی من و زۆر هەنگاوی تریش خەڵکی تر و دۆستانی تر هەڵیان گرتووە ئەوانە هەمووی بە بڕوای من ئێستاشی لەگەڵ بێ هەر لە سەرەتادا کە دەفەرمووی کورد چ لۆبیەکی هەیە ئەوە پرسێکی دیکەیە دیارە تا ئێستاشی لەگەڵ بێ لۆبیەکی یەکگرتووی کوردی نییە من نەمدی لە دەرەوەی وڵات ڕنگ بێ کەسایەتێکی کورد یارمەتی من بکا و کەسێکی کورد یارمەتی کەسێکی تر بکە مەسەلەن بڵێن کوردێکی باشوور یارمەتی من یا کەسێکی دیکەی کوردی ڕۆژهەڵات بکە بەڵام بەعام لۆبیەکی یەکگرتووی کوردی نییە ئەمە من بە هەموو ئەو کەم و کوڕیانەشەوە وەزعی کورد ڕوو لە باشی دەبینم نەڕوو لە خراپی دەبینم خۆشبەختانە لە ئاستی جیهانیش و لە ئاستی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش بەڵام نازانم کام کۆنفرانس نەفەرمووی من لەوێ بێزگە لە دیداری ئەمریکاییەکان هەم کوردم دی بە یەکیەتی و بە پارتی و بە کۆمەڵک کەسایەتی کورد لەوێ و هەم ئێرانیەکانم بینی چ خۆم بانگم کردن و داوەتم کردن چ لە کۆبوونەوەیکی فراوانی ئێرانیەکاندا سمینارێکیان بۆ دانام لەسەر وەزعی ناوچەکە و مەسلەی کوردی ئێران و مەسلەوەی ئێمە چییە ئەوانە کە خۆشببختانە لە هەموو حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات و خەڵکێکی زۆر باش هاتبوون و پێم وایە کاریگەری خراپی نەبوو بۆیە کوردم دی و ئێرانیشم دی و بێزگە لە ئەمریکاییەکان دیارە بۆ هەندێک شوێن بانکران بەڕاستی جاوانە هەرکامە وردەکاری خۆی هەیە کە هەر لە ڕێگەی ئەم ئاشناییانەوە بۆم هەڵکەوت مەجلیسێکی زۆر گەورە بوو کە پڕ بوو لە کەسایەتی هەرە گەورەکانی ئەمریکایی و جیهانی خۆشبەختانە ئەوەشم بۆ هەڵکەوت و ئەوەش بوو بە هۆی کۆمەڵێک ئاشنایی نوێ لەوێ لەو شتانم زۆر لە چاو سەفەرەکانی پێشوو کە من بۆ هەڵ نەکرد کابدڵە هەڵسەنگاندنتان بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە ئام لە ئەمریکا چۆن بوو چۆن ئەو جۆرە کە ئیسا وەزیەتی سیاسی حاکمە یعنی ئەو ارتباتەکە ئیسا دروست بووگە لە بین جەهان و ئێران ئەم بە دوای مەسەلەی بەرجام مقدارێک سەردی لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیوە بە نوعێک بێدەنگیک هەیە ئەو بێدەنگیە لە واشنگتۆنە ڕنگدانەوەی چۆن بوو چۆن مەسەلەی ئێمە هەروەکە دیارە مەسەلەی کورد جیاوازە لە مەسایل گەرتر لە هەم لە ناوچەکە هەم لە مەسەلەی ئێرانە بە تایبەت مەسەلەن لە تەوایەتی مانەس مەسەلەیمە جیاوازە بەڵام ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئیسە بێدەنگێکی زۆری پێ دیارە ئایا لۆ دانیشتنگەرە لۆ دیدارگەرە ئێمە وەک ئۆپۆزیسیۆن دەرەکەوین ئایا چۆنتاندی وەزیەتی ئۆپۆزیسیۆن بە ئام چۆن بوو ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە ئام هەروەکو باستان کرد
لە دەرەوەی وڵات ئێستا لە حاڵەتێکی ساردی و کزی یەکدا بەسەر دەبا مەرجنی هەر ئاوا بمێنێتەوە بەستراوەتەوە بۆی کە لە ناوخۆی ئێران بارودۆخ چۆن بێ ئەگەر لە ناوخۆی ئێران جم و جۆڵ دەست پێ بکە تحرروکی سیاسی زۆر بێ جاچی وەکو بزوتنەوە جەماوەریە گەورەکان چار نەوە تحرروکێکی سیاسی پێم وایە زەمینەی لەبار هەیە بۆی ئۆپۆزیسیۆنی ئێرانی جارێکی دیکە سەر و دڵخۆشتر و گەرم و گورتر و یەکگرتووتر بێتە مەیدان بەڵام حاڵی حازر نا ئەو ساردی تەزیویان هێشتا هەر پێوە ماوە هەرچەند من نیشانە گەلێک دەبینم لە گۆڕانکاری بەڵام بەگشتی جارێ هەر ئاوە ماون من وەکو خۆم چاوم بە ژمارەیەکیان کەوت پەیوەندی حەقیقەتی ئەوەیە من لەو بڕوادا بووم کە کورد لە کوردستانی ڕۆژهەڵات دەبێت ئەو پەیوەندیانی ڕاگرێ وە بیپارێزێ و بەهێزیشی بکە بەبێەوەی لە بیری بچێتەوە کە مەسەلەکەی خۆی و پرسەکەی خۆی و گرفتەکەی خۆی چییە و پێم وایە ئەوانە دەتوانن لە جۆرێک نزیکاتی و هاوکاری و کەڵک وەرگرتن لە یەکتریشدا ببن من هەمیشە هەموو ساڵانی ڕابردوو بڕوام وا بۆ ئێستاش چاوم پێیان کەوت بەڵام لە کۆنفرانسێکی تایبەتی کە ئۆپۆزیسیۆنی ئێران ڕێخست بێ نەخێر نەبوو. درست. کاک عەبدوڵڵا گەرکمان بینە سەر مەسەلەی ڕۆژ مەسەلەی تێرۆر و تێرۆریزم. دەتوانم من شتێک بڵم پێش ئەوە کە دەگەڕێتە سەر باسەکەی پێشوو چون تەورەکە وا دیارە خەریکە بگۆڕێ ئەویژەوەیە حیزبە کوردیەکان و کەسایەتیەکان و لەوانە کۆمەڵە وەکو حیزبێکی بەرپرسی متعهد بەرامبەر بە کوردستانی ڕۆژهەڵات و پرسی کورد بە هەموو دیدگا فکرێکەوە کە دەشیزانین و بە پێشینە و خەباتێکی کایەتی ئەرچی سەرشانیەتی ئەم کارە دیپلۆماسیانە لە جیهاندا بکە لە پارلەمانی ئوروپا بیکە لە کۆنگرەی ئەمریکا بیکە لە نێو ئەحزاب و دەوڵەتە بە نفوزەکانی دنیا بیکە سەرنجێکی مثبت و پۆزیتیڤ بۆ کورد لە دنیادا دەستەبەر بکە پشتیوانی گەورە دەستەبەر بکە بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات بناسێنێ لەم حاڵەدا ئەوە ئەرچێکی گەورەیە و نابێت پەچی بکەوێت هەر دەبێت لە سەری خەریک بین و لە بارودۆخیش بزانین چۆنمان بۆ هەڵدەکەوێت کەڵک وەرگری بەڵام ویستم بە هەموو ئەوانەشەوە یەک تێبینی بڵێم گەورەترین مەیدانی خەباتی ئێمە خودی کوردستانی ڕۆژهەڵات ئەو میلەتەی کە لە مەیدانی خەباتی ڕاستەقینەی خۆیدا تەکانێک لە خۆی نەدا ناتوانێت لە دنیاژە و نفوزەی پێویستە بەدەستی بێنێ و دەستەبەری بکا بۆ خۆی خۆشبەختانە زۆرمان خەبات کردووە زۆر جوڵانەوەمان بووە قوربانیمان زۆر داوە بەڵام لە ئێستاش بەدواوە هەر دەبێ وابێ ئێمە بەر لە هەموو شتێک دەبێت لەسەر خەباتی خۆمان پێداگری بکەین لەسەر خەباتی خۆمان تەکیە بکەین و لەسەر یەکگرتووی ئەو خەباتە لە نێو خۆی گەلی کوردستانی ڕۆژهەڵات تەکیە بکەین و کاری بۆ بکەین هەرچەندی ئێمە لەوەدا سەرکەوتوو بین ڕنگدانەوەشی بۆ دنیا دەبێت بەڵام لە هەمان کاتدا پێویستە ئەم تێبینیەش بڵێن ئەمە بەو معنانیە کە ڕاوەستین تا هەموو شتێک لە ناوەوە دەستە بەر دەبێ اینجا پەلێک بەهاوێژین بۆ دنیا و بۆ خۆ ناساندن لە دنیا نەخێوانیە ئەوەش دەبێ بکەین بەڵام ئەوە بزانین سەرکەوتنمان بەستراوەتەوە بە خەباتی خۆمان بە ئیتیکا لەسەر هێزی خۆمان بە یەکگرتووی خۆمان بە ژیری خۆمان بە کۆڵنەدەری خۆمان لە ناوەوە خەباتی کورد خەباتێکی مەیدانیە بە دەرەجەی یەکەم بەڵام ئەوەش زوڵمە ئەم هەمووە خەباتە گەش و درەوشاوەیە دنیا نەیناسێ و قەدری نەگرێ و نەیبینێ و دەستی یارمەتی بۆ لاگرانە کێشێ پێم وایە ویستم جێگە و پێگەی هەرکامیان بەجێگە خۆی بوو لەسەر مەسەلەی تێرۆر من
ئەم مەسایلەکە لە پاریس پێشادوە مەسایلگەر دوای خۆی جەنابتان نامێکتان نووسی بوو هاوخەمیکتان گەیاند بوو بە سەر و کۆماری فەڕەنسا ئەوی جواوی داوەوە من مەبەستمەوەیە مەسایلگەر خارجی یانێ ئەو شتەکە لە دەرەوەی کوردستان مهمە خۆشتان نەزانن ئێوە چەند ساڵە لەم بوارە ئیشەکەن زەحمەتان بۆی کێشاگە ناساندنی خەباتەکەی ئێمە پێویستی بۆسە دەرەوەیشمان ڕوو بە دەرەوەیشمان هەر بۆ نسبەتە بە قووەت بێ نەزەرتان چییە لەسەر ئەو مەسایلەکە بە تازەی لە ئەوروپا ڕووی داوەوە هیچ زمانێکیش نییە کە ڕوو نەداتەوە چۆن متاسفانە مەسلەی ترۆر ئیسە گلۆبالیزە بووگە ئیسێتر ئەو ئەمنیەتە کە جاران مردم ئێحساسیانە کرد لە وڵاتە ئەوروپاییەکان لە هەموو دنیا بەڵام بەتایبەت ئیسە فوکوس کراوە سەر ئەوروپا نەزەرتان چییە بۆ چونتان چییە؟ لەسەر ئەوە دەتوانی زۆر لایەنی باس بکەی وە دیدی جۆرا و جۆری لەسەر هەیە من خۆم یەکێک لەو کەسانم زۆر دەبیستین کە داعش دەردەستی ئەمریکا دروستی کردووە ئوروپا دروستی کردووە ئیسرائیل دروستی کردووە زۆرێک لەو زۆرشتانە من لەو بڕوادانیم نەک بڵم ئەوان کەڵکی لێ وەرنەگرن ئەوان و خەڵکی تریش هەم هەوڵ بدەن زەرەرەکەی لە خۆیان دوورخەنەوە و هەم هەوڵ بدەن لە فرسەتێک کە ممکنە ئەمە بیخوڵقێنێ ئەحیانە نەگەر فرسەتی وا هەبێ کەڵکی لێوە بێت هەموو کە زەو کارە دەکات بەڵام من لەگەڵ ئەوە نیم کە خەڵکی من گرفتێکی گەورەی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی جا کورد کەمتر عەرەب زۆرتر بەڵام هەروەها نەتەوەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەموو شتێک بە پیلانی ئەمریکا و ڕۆژاوا و تەواهمی تۆتە بەڵێ بەڵێ من لەگەڵ ئەو تێوری تەوتێ ئەدانیم نێک بڵم تەوتێ لە دنیا نییە کۆرە دنیا پڕە لە تەوتێ بەڵام ئەمە مێتۆدێک نییە بۆ تەوزیحی دنیا من زۆرتر پێم وایە داعش هەڵقوڵاوی واقعیاتی کۆمەلگای ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جا بە دنیاش دەستی تێوەدا ئێخۆ معلومە تورکیە بە ناوی لێدانی داعش شەڕی کوردەکانی سووریە یای حتای خۆشی دەکات رووسیە بۆ پاراستنی ئەسەد دێ 90% بۆمبارانەکانی غیرە داعشیەکانە بەڵام بە ناوی شەڕ لەگەڵ ئەم داعشەری ئەمریکا لە دەستی یارمەتی چاچی کردووە وە کورد ناتوانێەوە نادیدە بگرێ بەڵام ئەوەی لە دەستی هاتووە کردوێتی 10% ئەوەی لە دەستیشی هاتووە نەیکردووە خاوی و بێ ئیقدامی حکوومەتی ئێستای ئەمریکا بێگومان تەسیری هەیە و هەر دەوڵەتە لەوانە ممکنە ویا هەر هێزە ناوچەیە لەوانە ممکنە کەڵکی خۆی وەرگێ یا وەختی خۆی لە شەڕەکەی مەحفوظکە بڵە کیفی خۆیەتی ئاگرە سوورە لە خۆم دوورە با من لە خۆمی دوورکەمەوە کاکە دەچێتە جێیەکی کە دیکە بابیکە ڕەنگ بێ هەزارشتی ئاوا بوو بێ بەڵام من سەرهەڵدانی داعش وەکو دیاردەیەک بە هەڵقوڵاوی کولتور و فەرهەنگ و ئیقتیساد و دەرەجەی پەرەسەندن و تەوسعەی ئابووری ئەم وڵاتانە و سەرجەمی وەزئێک دەزانم کە لە کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جا دەڵم عەرەب زۆرتر لەوە داوان بەڵام خەڵکی تریش زۆر عادەتمان بەوە گرتووە کە خەتاکان بخینە ئەستۆی هێزێکی دەرەکی ئاسانترین ڕێگەیە وادارن ناکە مەجبور ناکە بە خۆت دابچێەوە کۆمەلگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی دەبێ بە خۆی دابچێتەوە بە پێچەوانە من پێم وایە ڕنگ بێ ئەوە تۆزێکی جەنجاڵی بێ ئەو قسەی من دەیکەم بەڵام من پێم وایە نەفرەت لە ئەمریکا نەفرەت لە غەرب سەرچاوی هەموو تێرۆریزمێک ئەوش بۆ معنانی جاوان مەلایکن کە حەقت نێڕەخنیان لێ بگری وەلی نەفرەتی سیستەماتیک لە غەرب و بە ناوی شەڕی مەحز معرفیکردنیان لە دنیا
ئاوێکە دەڕژێتە ئاسیاوی تەرۆریزم و نەوتێکە کە بەسەر ئەم ئاگرەدا دەکرێت. آخر تۆ تمەشاکە مەسەلەن ئەوەی ڕۆژنامەکانی ئەوەی مەسەلەن لە نامەکەی خامنەئیدا هەیە وەکوش دەڵێ خۆ ئێمە موافقی ئەو ڕووداوەی پاریز نین، بەڵام بە ناوی فاسد ئەهلی عەیش و نۆش خوێنی خەڵکی دنیا دەخۆن، فاسدن، گەندەڵن، هەرچی نەخۆشی دنیاە بە ئەیدزەوە لەوان داهاتووە، دنیا دەکروسنەوە، دنیا دەڕوتێنەوە. ئەرێ جوانێکی نەخوێندەواری مەحرومی عەرەبیا چەچینی هەر کەسی دیکە بۆ نەچێ ئەو فاسیدانە بکوژێ، بۆ نەچێ لە ناویان بەرێ. خۆی حەڵاڵیەکە ئەسڵا لە واقعدا ئەم نەفرەتە خوێنی غەربیەکان حەڵاڵ دەکات. جا تۆ لەوە بگەڕێ خۆ کەمتر غەربیان پێدەکوژێ، خۆ زۆرتر مسلمانیان خۆ مسلمانە کوژن لە ڕاستیدا، بەڵام نێڵدانی ئەم کوورەیە و ئاگردانی ئەم نەفرەتە جا هەندێک جار بە ناوی چە پیشەوە دەکرێت. آخر خۆ بە ناوی چە پیشەوە عینی ئەمریکا یا ئوروپا و دنیا ڕۆژاوە وەکو شەڕی مەحز دەناسرێت. من ئەوەش بە هەڵە دەزانم و نزیکایەتی ئەو دوانش لێرەوە دەبینم. بۆیە پێم وایە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت بە خۆی دابچێتەوە. زۆر جار دەڵێن ئەوانم خوێندۆتەوە ئەوە نەبێت لە مەتبوعات و چاپەمەنی غەربیشدا ئەوە هەیە. زۆرێک لە غەربیە لیبرالەکان و چەپەکان وا دەڵێن دەڵێن کاکە گیان حتمما زوڵمێکیان لێکراوە بۆیە وا دەکەن. ئەخر بێکاری زۆرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دواکەوتووی ئابووری زۆرە. ئەرێ کاکە بێکاری لە ئەمریکای لاتین نییە، بۆ ئەمریکای لاتینی خۆیان ناتەقێنەوە. ئەرێ بێکاری لە چین نییە، ئەرێ لە هیندوستانی 1.5 میلیارد بێکاری نیە، خۆ هەژاری لەوێ لە هەموو جەیەکی دنیا زیاترە. سەر ڕای بەڕاستی گەشەی ئابووریشیان کردو، بەڵام خۆ هەژاری یەکجار زۆرە لەوێ، بێکاری بەهی هەموو دنیاە. ئەی بۆ ئەوان وان ناکەن. کاکە گیان ئەم ئیسلامگەرایی سیاسی لەسەر تئۆریەک ئیدئۆلۆژیەکی لەو نەفرەتە دروست کردووە، واد لێ دەکا بە دوژمنیان بزانی، بە شەڕی مەحزیان بزانی، ڕشتنیان حەڵاڵ بکەیت، نەکهی هەر غەربیەکە. جا ئەم ئیدئۆلۆژی ئیسلامگەرایی توندرە و وا دەکا ئەو مسلمانانەی باو باپیری ئێمە کە سەدان ساڵە مسلمانە ئەوانیش بە کافر بزانن و ڕشتنی خوێنی ئەوانیش بۆ خۆیان بە حەڵاڵ بزانن. نەفرەتێک کە ئیسلامگەرایی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوی دەکاتەوە، ئەگەر فکرێک بۆ ئەم ئیدئۆلۆژیە نەکرێتەوە، بۆ ئەم تەرزی فکرە، بۆ ئەم کولتورە، بۆ ئەم فەرهەنگە نەکرێتەوە، بە بڕوای منەوە بە حەسانی تەنیا بۆ بۆمباران چارەسەر ناکرێت. خۆ بۆمباران و لێدانیان کارێکی پێویستە و کەم کراوە، بەڵام بەوەشەوە دەبێت بەرەنگاریەکی ئیدئۆلۆژیک، بەرەنگاریەکی فیکری و سیاسی لە ئاستیاندا بکرێت و بە بڕوای من بیرمەندانی مسلمان لەوەدا دەبێت لە دەور و نەخشی سەرەکییان بێ. کاکە دەبێت خوێندنەوەیکی دیکە بێنن عەسری ئەمڕۆیی بۆ ئاینی ئیسلام. ئەخر ناکرێت ئەتۆ تەنیا خوێندنەوەی 1500 ساڵ لەوە پێشت بێ. مەسیحیە دوانەماوە، یەهودیە دوانەماوە، بەشەریەتی ئەمڕۆ وانەماوە. بۆیە ڕێفۆرمێک لە شێوەی خوێندنەوەی ئاینیشدا دەبێ بکرێت لەم وڵاتانە. دیارە هەتا دواکەوتووی ئابووریش لە ئاستێک دەبێت تێپەڕن، دەبێت جەغزی دواکەوتووی ئابووری لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی تێپەر بکرێت، ئەو جەغزە ببەزێندرێ، بچنە دنیایەکی ئاوەدانتر و گەشترەوە لەبارەی ئابووریەوە. زۆر شت هەیە، بەڵام ئەم لایەنە ئاماژەیەکی پێ بکەم. دروستە فەرموون. من ئەم بەحسە جارم پرسیارەکەم توانەوەکە، ئەگەر ئیجازە فەرمووین بەشی ئەوەڵی ئەم دانیشتنمانە توا بێت، بۆ بەشی دوم بە خزمەتان نابین. بەڵێ باشە باوە.